ماوەی 2 هەفتەیە هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە تەواوی سنووری باڵەکایەتی تۆمار نەکراوە. تەواوی توشبوانی چەند ڕۆژی ڕابردووش قۆناغی توشبوونەکەیان تێپەڕاندووە. لە ڕووی تەندروستی پەیوەست بە کۆرۆنا ئێستا باڵەکایەتی لە دۆخێکی باشدایە، لای هاوڵاتیانیش تا ڕادەیەکی زۆر ژیان ئاسایی بۆتەوە. بەڵێ ئێستادا وەکو چۆمان وەکو باڵەکایەتی هیچ حاڵەتێکی پۆزتیڤ چەندی ڕۆژە تۆمار نەکراوە. خۆشبەختانە سوپاس بەخوای گەورە، ئەمەش لە ئەنجامی ئەو خۆپارێزیەکە هاوڵاتیان ئەیگر نەبەر و لە ئێستاشدا هەرچەندە وەرزی سەرمایە پێویستە زیاتر خۆپارێزن و لە بڵاوبوونە ئەو هەواڵانێک کە ڤایرۆسێکی یاخود هەمان ڤایرۆسی کۆرۆنایەکە گۆڕانکاری بەسەدا هاتووە یاخود بازدانی بەسەدا هاتووە بە مستەڵای ئینگلیزەکەی پێگوترێ میوتیشن. ئەمەش ئەبێ لە هەمان کاتدا لەم وەرزەدا هاوڵاتیان زیاتر خۆیان بپارێزن. لە سۆران لە دوومانجی ڕابردوو ڕۆژانە 100 بۆ 150 توشببووی کۆرۆنا تۆمار دەکرا. لە هەمان کاتباری تەندروستی توشبوانیش لە قۆناغێک بۆ پێویستیان بە پێدانی ئۆکسجین هەبوو. بە جۆرێک ئەو سنتەری تایبەت بە کۆرۆنا لە سۆران توانای وەگرتنی ئەو ژمارە زۆرەی توشبوانی نەبوو، کەچی ئێستا 3 بۆ 5 نەخۆش لەو سنتەرە لەژێر چاودێریدان و ژمارەی توشبوانیش لە سۆران لە 0 نزیک دەبێتەوە. هەموو ئەو ڕۆژانی کە برێنژماری توشبانی کۆرۆنا ڕاگەندرا بەداخەوە بەشی شێر بەر سۆرانە کەوت. ئەگەر بەراوردی ژماری دانیشتوان و گەورەی قەزای سۆرانش بکەین، بەڵام هێشتاش ژماری توشبوون زۆر بوو، تەنانەت ڕۆژانەوەکو ئاگادارمون زیاتر لە 100 کەس توش بوو. بەڵام ئێستا خۆشبەختانە ژماری توشبوون بە ڕێژەیەکی زۆر بەرچاو دابەزیوە. هەم ژمارەی پشکنینەکەنەوەتە ئەو کەسانی کە بەهۆی گومانی توشبوونیان بە نەخۆشی کۆرۆنا کەمیان کردووە، هەمیش ڕێژەی توشبوونیش کەمی کردووە. توان بڵێم ئێستا ڕۆژانە لە نێوان 2 تا 5 نەخۆش ڕۆژانە هەیە کە خۆشبەختانەت ئەو نەخۆشانێکە هەشن باری تەندروستیان جێگیر و باشن. هەردوو بڕیارەکەی کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سنووردارکردنی هاتوچۆی گەشتیاران لە ئێستادا ڕێژەی توشبوان لە دەواازی سنووری حاجیۆمەران ڕۆژانە 2 تا 5 حاڵەتی توشبوون لە نێو ئەو هاوڵاتیانەی دەگەڕێنەوە هەرێمی کوردستان تۆمار دەکرێت. بە پێچەوانەوە ڕێگا بە کەس نادرێت لە ئێستادا سەفەر بکات. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.